لە گەڕەکی بەکرەجۆی شاری سێمانی کوڕێک دایکی خۆی کوشت و دواتریش لەسەر گۆڕستان خۆی کوشت. لە گەڕەکی هەولێری نوێی شاری هەولێر دزینی ئاوێنەی ئۆتۆمبیلەکان بۆتە دیاردە. گۆرانی بێژێک بە تۆمەتی لێخوڕینی ئۆتۆمبیلی ژمارە ساختە و هەڵگرتنی چەکی بێمۆڵەت و پارەوەرگرتن لە کچان دەستگیر کرا. ئەمانە بەشێک لە هەواڵە سەیرەکانی تەنها یەک ڕۆژی هەرێمێکی قەبارە بچووکی وەک هەرێمی کوردستانن. هەرێمێک کە تا چەند ساڵێک لەمەوبەر بیستنی ئەم هەواڵانە دەگمەن بوو، بەڵام ئێستا لە سایە حکومڕانی یەکێتی و پارتیدا ڕۆژ لە دوای ڕۆژ چۆنێتی و چەندێتی هەواڵەکانی تاوانکاری بەرەو هەڵکشان دەچێت. زۆربوونی ڕووداوە نامۆکان کاریگەری نەرێنی لەسەر ئاشتەوایی کۆمەڵایەتی کۆمەلگە هەبووە. بێخەمی دەسەڵاتداران و دەستە پاچەی حکومەتی هەرێمیش بۆ گرتنەبەری ڕێکاری پێویست بۆ ڕێگری لە لێشاوی تاوانە جۆرا و جۆرەکان هێندەی دیکە مەترسیەکانی لەسەر کۆمەلگەی کوردی زیاتر کردووە. بەڕای شارەزایان ئەمەی لە کوردستان دەگوزارێت پێویستی بە لەسەر وەستانە و دەبێت ڕاچڵەکین دروست بکات، چونکە بەرەو ئاقارێک دەڕوات کە ئەنجامەکەی هەر بە تێکچوونی شیرازەی کۆمەلگە کۆتایی نایەت، تێکچوونی شیرازەی خێزانیش دەگرێتەوە. بەڕای چاودێران پێویست بوو لە دۆخێکی وەک ئێستادا حکومەتی هەرێمی کوردستان ڕاوێژی بە ماوەسانی ئاینی و زانکۆ و دەروون ناسان و توێژەرانی کۆمەڵایەتی و شارەزایان بکردایە و هەنگاوی جددیان بۆ چارەسەری دۆخەکە هەڵبگرتایە. بەڵام لە بەرامبەردا بەرپرسانی پارتی و یەکێتی بە درێژایی 30 ساڵی ڕابردوو داڵدەی تۆمەتباران دەدەن و ئەو کەسانەی کە تاوانەکانیان لەسەر دەسەلمێنرێت لە دەستی یاسا دووریان دەخەنەوە و لە گوێسەبانی حزبدا دەیان پارێز. نەبوونی کاردانەوەی جددی لەلایەن بەرپرسانی حکومەتی هەرێمەوە لە هەمبەر زۆربوونی ڕووداوە نامە و نەخوازراوەکان بە کۆمەڵگەی کوردی نیشانەی پرسیاری دروست کردو و بۆتە بەڵگەی بێخەم و بێباکیان بۆ داهاتووی وڵات. بە جۆرێکی لێهاتووە تەواوی هەواڵی ڕووداوە تاوانکاریەکان تەنها بەلای گوێی بەرپرساندا دەڕوات و ئەوانیش بە هیچ شێوەیەک ناچنە بنج و بناوانی پاڵنەرەکانی تەشەنە سندنی ئەو تاوانانەدا. لەلایەکی دیکەوە بەشێک لە بەرپرسانی ئەو دوو حیزبە بە ئەنقەست و لەڕێی دەست لە پشدانی ژمارێک ڕێکخراوی بیانی و نێودوڵەتی کە بەرنامەی کاریان نامۆیە بە ئاین و کولتوری کوردەواری بە بەرنامە کار بۆ بەلاڕێدابردنی کۆمەڵگە دەکەن. لە دوایین هەوڵیشیاندا پێکاتەی خێزانیان بە ئامانج گرت و لە ڕێی پرۆژەیاسەی توندوتیژی خێزانیەوە لە پەرلەمانی کوردستان هەوڵی هەڵوەشانەوەی خێزانەکانیاندا کە ئێستا خێزان دوایین هێڵی بەرگریە لە بەردەم هێرش و کولتورە نامۆکاندا.